کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سیوێکی ئایاری 2001 وەک هێزێکی نوێ هاتە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان. دوای ڕاگەیاندنیشی هەرزوو کۆمەڵ توانی سەکۆی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم کاتە ناوەندی ململانێ و داکۆچیکردن لە ستەمدیدەی خەڵکی کوردستان. هەروەک چۆن پێشتر بە هێزی چەک سەنگەری گەلی جێنێشت و تا دوایین سات بەرگری لەشکۆمەندی خەڵکی کوردستان کرد. کۆمەڵی ئیسلامی هێز و ئیرادەیەکی قوڵی ناوەچی بوو، ڕەجی لە قوڵاییەکانی مێژوور ڕابردووەوە داکوتا بوو، بەرهەمی شەون و خونی و ماندووبوونی سەدان ڕێبواری ڕێگا بوو. بیرروباوەڕەکانی بۆ چۆنیەتی تێگەیشتن لە ژیانکردنی ئاینداری و سیاست ببوونە کۆمەڵێک پرەنسیپی نەگۆڕ و شوناسێکی سربەخۆیان بۆ بەرهەم هێنابوو. ئەم هێزە 17 ساڵ بەر لە ئەمڕۆ خۆی ڕاگەیاند. خۆڕاگەیاندن بە واتایەی پێشینەی فیکری و زەمینەی ئەخلاقی خۆی هەبوو، نەک دامەزراندن کە سەرەتایەکی فیکری نوێ و هێزێک بێت لە سفرەوە دەستی پێکردبێت. کۆمەڵ لە ئایاری 2001ەوە سەرەتایەکی دەستپێکرد کە بریتی بوو لە گۆڕانکاری. گۆڕانکاری لە شێوازی مامەڵەی سیاسی و ڕەفتاری دروستی بڕوادارانە و پاراستنی شکۆی مرۆڤ و بەرهەمهێنانەوەی شونازی هێزی لۆژیک و بەخشینی چوارچێوەیەکی نوێ لەسەر لۆژیکی هێز. گۆڕانکاری لە خەباتی مەدەنیانە و ئاوێزان بوون بە جەماوەر. کۆمەڵ توانی وێنەیەکی نوێ و جیاواز پیشانی ڕای گشتی بدا، دوور لەو بۆچوونە نەرێنیەی پێشتر لەسەر هێزە سیاسی ئیسلامیەکان هەبوو. لێرەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان بووە خاوەنی هێزێکی نوێ کە بریتی بوو لە جەماوەر. ئەم هێزە خاوەنداریەتی لێکرد، گەشەکردن و فراوانبوونی بازنەی جەماوەری و تێکەڵبوون بە ڕایەڵە کۆمەڵایەتیەکان ئەرچێکی جیاوازتری کۆمەڵ بوو. دەکرێت بڵێین چرکەساتی ڕاگەیاندنی کۆمەڵ لە ساتەوەختێکی ناسکی سەرەتای سەرهەڵدانی گروپە پڕگیرەکان بۆ تەقانەوە و کوشتن و ترساندن ڕیسکێکی گەورە بوو، واتە هەوڵگەلێک خرایەگەڕ بۆ لێڵکردنی سیمای ڕاستەقینەی ئەم هێزە. نزیکترین نمونەش ڕووداوەکانی 11 سێپتەمبەری 2001 بوو کە بە سەرۆکایەتی ئەمریکا و هاوپەیمانەکانی گۆڕانکاری گەورە لە نەخشەی سیاسی و ئاسایشی جیهاندا کرد. هەروەها دروستبوونی چەند هێزێکی تر لە نزیک دەسەڵاتی سیاسی و سەربازی کۆمەڵ، جیاواز لەمانەش مامەڵەی ناهاوسەنگی هەندێک لەو هێزە سیاسیانەی لە ناوچەکەدا باڵادەست بوون لە ڕێگەی نانەوەی داوی تۆمەت بۆ کۆمەڵ. ئەمانە لەمپەر و ڕێگر بوون لە بەردەم بەرەو پێشبردننی پرۆژە سیاسی و فیکری و ئاینیەکانیدا. بەڵام کۆمەڵ توانی بەلێهاتووی سەرکردایەتی و کادیر و ئەندامانی تەواوی ئەو قۆناغانە تێپەڕێنێت تا ئەو ئاستەی بووە یەکێک لە هێزە سەرچەکانی کوردستان. جێگای خۆیەتی لە بیرەوەری 17 ساڵەی ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامیدا خەڵکی کوردستان ئەم هێزە بە بەشێک لە زەرورەت و پێداویستە مێژوویەکانی خۆی بزانێت بۆ داکۆچیکردن لە خواست و مافەکانی، چونکە کۆمەڵ لە سەرەتاوە بوونی خۆی لە خزمەتکردن و پاڵدان بەبەرەی گەلەوە بینیوەتەوە. لەو پێناوەشدا قوربانی پێشکەش کردووە و دووچاری ستەمکاری سیاسی بۆتەوە، بەڵام بەهۆی بنەما گشتیەکانیەوە کە بڕوای پێی هەبووە و لە دەستپێکی ڕاگەیاندنیدا لە 25 خاڵدا خستوویەتە ڕوو بۆ ڕای گشتی بووەتە هێزێکی متمانە پێکراو. ماوەتەوە بڵێن ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی نەرم لە سیاسەتکردن و خاوەنی پرەنسیب لە بیر و باوەڕ و ڕازگۆ لەگەڵ جەماوەری کوردستان، سامانێکی نیشتیمانی و خواستێکی ڕەوای موسڵمانانی کوردستانە، دەبێ هەمووان پشگیری بین و هێز و وزەی پێ ببەخشین تا لەم ساتەوەختە ناسکەدا کە بەرەی خەڵکی ستەم لێکرا و پێویستی بە پشتیوان و سیاسەتی ڕازگۆیانەیە خەڵکی بێ پشت و پەنان نەبن و هەز بە سەروەری و هێز بکەن. هەرچەندە لەم قۆناغە سەختەدا نێارانی مافیا سیفەت دەیانەوێت تۆوی بێهیوایی و نەزۆچی لە چێڵگەی کوردەواریدا بچێنن.